دەزانین کە لەگەڵ هاتنی وەرزی سەرما پەتاوەرزیەکان لە نێو گەورە و منداڵاندا بڵاو دەبێتەوە بە جۆرێک بەشێکی زۆری هاوڵاتیان بۆ وەرگرتنی چارەسەر و لە نەخۆشخانەکان دەکەن. لە ئێستاشدا پەتای وەرزی لە نێو هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەروەها بە گشتی منداڵانیشدا بڵاو بۆتەوە کە گومان دەکرێت کە ڤایرۆسێکی جیاواز بێت یاخۆت جۆرێک بێت لە کۆرۆنا. جامە گفتوگویم بابەتاکەین لەگەڵ دکتۆر هاوژین فازیل کە جەنابیان پزیشکی پسپۆری هەناوین لە بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی شار و ڕاستەوخۆ لە لای من ئامادێ. دکتۆر بەخێر هاتی، سپاس بۆ ئامادەبوونت. سپاس، خۆش بیت. دکتۆر پێش هەر بابەت و هەر پرسیارێکی دیکە کە قسەی لەسەر بکەین دەبێت بزانین ئەم پەتایە چییە؟ هەڵامەتە ئەنفلۆنزا یاخود وەک هەندێک لە هاوڵاتیان باسی لێوە دەکەن جۆرێکە لە کۆرۆنا؟ بەڵێ، خۆی وشەی پەتا وشەیەکی پزیشکی نییە. پەتا یعنی شتێک کە زیاد لە حەد بڵاو بێتەوە. باشە. مەسەرەن ئێستا ڕەنگە پەتای جامی جیهانی بێ خەڵک سێری فوتبۆڵێ نەکات، ئەوکو پەتا یعنی شتێک کە زۆر بڵاو بێتەوە. ئەمی ئێستا بڵێن نابرێت؟ بڵێ بە پەتا ناو نابرێت، هەیە. بەڵێ بە پەتا ناوابرێت چونکە زۆر زیایی کردووە. ساڵانش ئەم نەخۆشیە لەم کاتیار هەیە، ینی شتێک نییە بڵێن شتێکی تازە بێ هەر ئەم ساڵ دروست بوو بێ. باشە. بەڵام بۆچی ئەوەی ئەم ساڵ زیاتر کاریگەرترە؟ نیشانەکانی ڕەنگە قورستر بێت، مزعجتر بێت، کەسەکە زیاتر بێزار بکە، کەسەکە وا لێ بکە بە دوای چارەسەرا زووتر بگەڕێ و باگراوندێک کشمانەیە ئێمە کۆرۆنامان بینیوە ئەترسین ئەمەش کۆرۆنا بێ لە بەرەو کەسەکە زیاتر ئەترسێ. ئەمە هۆکارەکانە کە ئەم ساڵ زیاترەوە نیە تشکی لەسەر و هۆکارچی کەم ساڵ ئەوەندە بە قورسی خەڵک دەیگرێت. دەزانین کە پەتای وەرزی هەیە لە بیدایەتی پاییزە بە تایبەت خەڵک تووشی ئەبێتە ها لە پڕ جەوەکە گۆڕێت کەشەکە گۆڕێت بۆ سارتر. بەڵام لە ئێستادا هەموو ماڵێک نەخۆشێک گیاندوانی تێدایە بە تایبەت ئەوانی کە منداڵەکانیان لە خوێندنگەکانن دەهێنەوە بۆ ماڵەوە کەسەکانی تریشیان تووشەکەن. بۆچی ئێستا ئەوەندە بە قورستر نیشانەکانی جیاوازترن؟ بەڵێ، ڕەنگە بڵێم چەند هۆکارێکی هۆکاری یەکەمی گۆڕانکاری لە کەش و هەوایە. جاران ڕەنگە لە بیدایەتی مانگینەوە دنیا ساردی کردبێت، ئێستا تۆزێ دواکەوتووە، سەرماکە دواکەوتووە، وشکە ساڵی زۆرە ڤایرۆسەکە زیاتر ئەتوانێت بمێنێتەوە. ئەمە نقطە یەکەم. نقطەی دووەم کردنەوەی قوتابخانەکان، کردنەوەی خوێندنگەکان، ئەمەش هۆکارێکی ترەکەەوە ئەکا کە شوێنێکی قەرەباڵغمان هەیە بیئەیەکی باشە بۆ بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە و ئەیگەنێت بۆ ماڵەکانی تر. بۆی ساڵانە لە وەرزی پاییزە دروستە بێت. یەکێکی تریش لە هۆکارەکان کە ئەم ساڵ خەڵک قورسی گرێ زۆربەی ئەو کەسانە ڕەنگە پێشتر کۆرۆنایان گرتی بێت، تۆزی عەزێتی سیەکانیان نییە و خۆیان سیەکانیان بێتاقەتترە، لەبەرەوە کەمتر تەحملی نەخۆشەکە سیەکە خۆی سیەکانی هەنێک ڕیشاڵی بۆ دروست بوو، هەنێک بریناری بۆ دروست بە کە ماکەکی ماوەتەوە، ئەمەوە ئاکا کە کەسەکە زیاتر بێتاقەتتر بێت. کاتە هۆکارەکانی کە لە ئێستا داونە نیشانەکانی قورسترە لەسەر نەخۆشەکە تەنها ئەوە بێت؟ ڕەنگە هەر ئەوەنە لای من هەیە. باشە. دکتۆر، کەسێک کە تووشی ئەم پەتایە دەبێت پێویستە کات چی بکات؟ پێویستە کات تەنها پشودان یاخود خواردنی هەندێک میوە کاڵن مزرەمەنی و ڤیتامیناتی تێدایە بخورێت یاخود پێویستە سەردانی دکتۆر بکات؟ من پەتاکەت بۆ بکەم بە دوو بەشەوە. دوو جۆرمانەیە. جۆرێکمانەیە هەڵامەتە، جۆرێکمانەیە ئەنفلۆنزایە. هەڵامەت بڵێن بە ئینگلیزی بڵێن کەمەن کۆڵد، ئەمە ڤایرۆسەکەی جیاوازترە لەگەڵ ئەنفلۆنزا. کەمەن کۆڵد ئەوەیە کەسەکە تەنها ئاوی لوتی هەیە، لەش دەهێزرانێکی کەمی هەیە، تای ڕەنگە نەبێ یان زۆر کەم بێ. ئەمە پێویستی بە شتێکی وانە، ڕەنگە هەر دەرمانێکی پاراستۆل بخوات، لە ماڵەوە ئیسراحەت بکات، ئەو خواردنانە یا ئەو میوانەی کە ڤیتامین سییان تایە بیخوات کەسەکە چاک ببێت. باش. تەنها پێویستی بە پشودانە. بەڵام ئەنفلۆنزا جیاوازە. ئەنفلۆنزا ڕەنگە کەسەکە عەزیەت با ڕەنگە حیاتی بکەوێتە مەترسیەوە، بیزە ئەگە کەسێکی بە تەمەن بیگرێ یا مناڵێک بگرێ. و جۆرەکانی ئەنفلۆنزاش جیاوازە، ساڵانەش ئەگۆڕێ. مەسەڵەن پێشتر ئێمە یەک نوع ئەنفلۆنزامان بیست بوو، دوای فترەیە بوو بە ئەنفلۆنزای باڵندە، دوای بوو بە ئەنفلۆنزای بەراز، دوای کۆرۆنا هات. ئەمانە ڤایرۆسەکانیان جیاوازە. ڕەنگە ئەو ڤایرۆسی ئەم ساڵیش جیاوازتر بێت لە ساڵانی تر. ئەوەی کە لە ئێستادا هەوڵاتی ئەنفلۆنزاکی جیاوازتر بێت. H1N1مان هەیە، H1N5مان هەیە، H2N5مان هەیە، هەموو نەوعەکانی ڤایرۆسەکە جیاوازە. ئەم ڤایرۆسانە ساڵانە لەناو خۆیانە تەزاوج ئەکەن، ڤایرۆسێکی تازە دروستەکەن، تا ئەناسرێتەوە، تا ڤاکسینی بۆ دروستەکرێ و تا دەرمانی بۆ دروستەکرێت کەسەکە عەزێت. لە ئێستادا دۆزراوەتەوە ئەمەی کە لە ئێستادا هەوڵاتیان دەیگرن؟ هەر تەنها ئەوەیە کە ئەنفلۆنزای H1N1 زیاتر هەیە، کۆرۆنا کەمترە. ینی زۆربەی ئەو نەخۆشانە سەیرەکی هەموو نیشانەکانی کۆرۆنایانەیە، ڕەنگە سیەکانیان کاشعی بۆ گری هەوەکو ساڵانی پێش و دکتۆری ئەشعەکە بۆ بنووسێت کە ئەم کەسە کۆرۆنا هەیە، بەڵام کاتێک کە فەحسی سوابی بۆکەی نێگەتیڤێتە. ڕاستە. لەبەر چی؟ لەبەری ڤایرۆسە. ئەمە ڤایرۆسێکە کە تووشی کۆئەندامی هەناسا بێ، هەمویان یەک نیشانیانەیە، بەڵام قورسی سووکەکەی ئەگۆڕێ. زۆر باشە. کەواتە چارەسەرەکە بە دکتۆر باست لەوە کرد کە ئەوانی هەڵامەتیانە دەتوان تەنها بە پشودان و خواردنی هەندێک میوە هات کە ڤیتامین سییان تێدا ڕەنگە باش ببن یاخود پاراسیتۆڵێک بیخۆن.
بەڵام ئەمەی تریان ئەم پەتایی کە لە ئێستادا هەیە ئەنفلۆنزای کە لە ئێستادا هەیە خەڵکەوەندە بە قورسی دەیگرێت هەندێک شوێن تەنانەت مۆڵەتی ژێن بە کارمەندەکانیان بڕۆنەوە لە برەوی ئەو گوازرێتەوە چارەسەر بۆمە چێ دەکرێت سەردانی دکتۆر بکەن چکە هەندێک لەوانە سەردانی دکتۆرەکەڵێت پێویستە کات سوڕی خۆی هەیە کە ئەو سوڕی ئەو هەفتەیە کە هەی بوو تەواوی کرد پێویست ناکە چارەسەر وەربگرین بەڵێ طبعا پێویستەکە سەردانی دکتۆر بکەیت لە هەنێک کاتە یەکەم شت بۆ چارەسەری ئەم نەخۆشیە بریتێلەوەی نەخۆشەکە هەست بە ترس نەکات هەوڵ بات سراحەت بکات و مۆڵەت وەرگرتن شتێکی باشە لەبەر دوو هۆکار یەکەم نەخۆشەکەت ئیسراحەتەکات دووەم ڤایرۆسەکە زۆر بڵاو نابێتەوە ئەمە بکەین بە عادەت ئەو کەسانی جاران ئەمانوت هەموو کەس با ماسک بەستێ ئێستا باوای لێ بکەین بڵێن ئەو کەسانی کە نەخۆشن با ماسک بستن ئەگەر ئەمە وا لێ بکەین ڤایرۆسەکە زۆر کەم بڵاو ئەبێتەوە بەڵام ئەمە نەبوو بە عادەت لە ئێمە باو کەسانی کە نەخۆشن ماسک بستن و لە ماڵەوە ئیسراحەتکەن با مۆڵەت تۆزێک ئاسانتر بکەین ئێمە لەم فترەیە ویزا بۆ قوتابی بۆ فەرمانبەر وا بکەین کە ئەم کەسانە لە ماڵەوە ئیسراحەتکەن هەم ڤایرۆسەکە بڵاو نابێتەوە هەم نەخۆشەکەش زووتر چاکە بێتەوە ئەو کەسانی کە پێویستە سەردانی پزیشکن بریتین لەو کەسانی کە تایەکی بەرزیان هەیە چۆن تایەکی بەرز یاخود هەستەکات ڕێنە ئەکا لەگەڵ تاکە یا مناڵێکە ڕەنگە تاکەی زۆر بەرز بێ بچی تووشی کەشکە بێ یا کەسێک کە نەخۆشیێکی درێژخایانی هەیە نەخۆشی شەکرێ هەیە یا نەخۆشیێکی درێژخایانی هەیە یا خۆی پێشتر نەخۆشی سیەکانی بۆ یا جگەرکێش و تووشی التیاباتی قەسەباتی مزمن بۆ ئەمانە قورستریگرێ ئەمە پێویستە زووتر سەدای نەخۆشکن خەسخانەکەن بەڵام مهمترینش دەوێت نەخۆش بزانێت کە زوو چاک نابێتەوە ئەو فترەی کە دیاری کراوە چەندێکە و پەتایەتی پەڕێنێت کەوێتە سەر مەناعی بەرگری جسمی نەخۆشەکە ڕێژەی ئەو ڤایرۆسی کە هەڵی مژیوە چەندێک دەتوانێت بەرگریەکەی زووتر بیکاتە دەرەوە بەڵام لە هەموو کاتێکە کەس نییە بێک دەرسی چاک بێتەوە کەس نییە کە هاتە قەسخانە دکتۆرەکەی بینی چوە ئەو دەرگاکە و چاک بێتەوە نەخۆشی ئەمە ئەمەی ئەوێ ئەمە شتێکی غەڵەتە ڕەنگە بێ بۆ لای من دەرزیەکی بۆ بکەم دوای نیو سەعات نیشانەکانی نەمێنێ بەڵام نەخۆشیەکەی چاک نابێتەوە ئێمە بێ جیازی بکەین لەبەر لە نێوان چارەسەرکردنی نەخۆش و چارەسەرکردنی نەخۆشی چارەسەرکردنی ئەم نەخۆشیانە ئەگەم نیشانەکان چاکەم ئەگە تای هەبوو دەرزێکی بێزی تای بۆکەی تاکەی نامێنێ بەس ڕەنگە دوای نیو سەعاتێکی در دووبارە بۆی دروست بێتەوە یاگە هەنێ دەرمانی ئەسڵان بەکارهێنانی ڕەنگە غەڵەت بێ بۆچی چکە بەرگری کەسەکە دا ئەبەزێنێ کە بەرگریەکە دابەزێ نیشانەکان نامێنێ مەسەرەن کۆکە تا ئەمانە نیشانن بۆ بە ئەکتیڤیتی بەرگری کەسەکە باشە ئەگەر تۆ بێ تاکە دابەزێنی یا کۆکەکە نەهێڵی کەسەکە ڕاستە هەست بە ئاسایی ئاسوودەی بوون ئەکا بەڵام ئەو بەرگریا کوژیت ئەو بەرگریە لە ناو ئەبێ کەمی ئەکەیتەوە بۆی ڤایرۆسەکە ڕەنگە دوای نیو سەعات دوای سەعاتێ دوای ڕۆژێ دوو ڕۆژی تر بە قورستر کاتە دکتۆرە گەر کۆکەتە بێ پژمەتە بێ ئەمانە بێ دڵە پێی خۆش بێ لەبەر ئێمە بەرگری جەستەکە بەرگری جەستەی ئینسانە کۆکە بۆچیە شتێکی تەنێکی نامۆ چۆتە ناو بۆری هەواوە جسمی تو ئێوە بیکاتە دەرەوە هەنێ جار ئەو تەنە نامۆیە تاو خۆی لکاندووە بە بۆری هەواوە ناتوانێت بۆ هەسێکی کۆکەکەت زۆرترە یاخود لە ئەنجامی ئەوەی کە تۆ زۆر کۆکەت کردووە ناوپۆشی قورگەدا ناوپۆشی بۆری هەوات برینار کردووە برینەکە وکو تەنێکی نامۆ دەرەکەوێت بۆ جسمی تۆ بۆیە کۆکەکە دروستە بێ باشە دکتۆر کاتەمانی کە تووشە بن ڕەنگە هەریکێک لە ئێمە تووشی ئەنفلۆنزایەکی بەسیتە بین تووشی هەڵامەتێکی بەسیتە بێنڵین با بچین دەرزیەک بکەین باشە بین ئەمە ڕێگایکی غەڵەتە ئەم ڕێگێکی غەڵەتە و چارەسەر نییە دەرزیش تا دەرزی کەوتووە مەسەلەن من تووشی ئەنفلۆنزا بم حرارەتەکە مەگرم سێکەم 39 باشە خواردنم پێ ناخورێ ئەمە پێویستە دەرزیەکی پاراستۆڵ خۆم بم باشە بەڵام کاتێککە من حرارەتێکی کەمەمە ئەتوانم خۆم خواردن بخۆم ئەتوانمارە و دەرزی پاراستۆ پێویستە لە نەخۆشخانەکانیش بێنێک لە ناڕینگەکانی لە کۆڵان تەمان هەنێک دەرمان هەیە مەسەلەن من زۆر جار نەخۆشیە بەڵام ئەڵێ دکتۆر دەرزیم بۆ بنووسە حەزەکەم دەرزیمە وسی ئەمە زوو چاکبووە ئەمە شتێکی غەڵەتە چون هەنێک حەب هەیە ڕەنگە لە دەرزەکە ئاسانتر بەهێزتر بێت و زووتریش ئیش بکە ئێمە وا فێربووین وازین دەرزی بە قوترە لە حەب نا وانە هەرێک ئیشی خۆیگا کێ پێویستە دەرزی بەکاربێنێ ئەو پێویستە دەرزی بەکاربێنێ کە ناتوانێت خواردن بخوا کە نەشتوانی خواردن بخۆی پێویستە لە خەستخانە داخڵ بکری بۆی مغەزی بەکاربێنی و لە شوێنی ئەوەی کە تو ناتوانانی بۆی وشک بنەوە بۆ دروست نەبێت کەواتە دەرزی بەکارێنان لە ماڵەوە شتێکی باش نییە بەڵام هەنێ جار لەبەرەوەی تۆ لۆدێکت هەیە لەسەر خەستخانە ناتوانانی ڕۆژانە 200 کە سەردانتەکە هەر 200 داخڵکەی لەبەر هەنێ جار ڕەنگە پزیشکێک یاخو کەسێکی تر دەرمان بنووسێ بڵێ ئەم دەرمانانی تریان لە ماڵەوە تەواوکە ئەم دەرزانە بەڵام دەبێت لە نەخۆشخانە پزیشک بیبینێ بۆی بزانێت ئایا پێویستی بە دەرزیە یەخ پێویستی بەڵام هەر کەسێک توانی خۆیشت بخوات دەرزی نابێت ئەتوانێت خۆی خواردن بخوات لەگەڵیشی چەنەها حەب هەیە کە ڕەنگە لە دەرزەکە زۆر بەقوتر بێت
وێسە کێشێکترمانەیە زۆر جا خەڵکێکە بینین ئەگەر یەک لە ملیۆنیش دروست بێ کێشەیە دەرزیەکان هەستیاری دروستەکەن کاتێککە تۆ لە ماڵەوە دەرزیەکە لە خۆت ئەی ئەگە هەستیاریت کرد ڕەنکە پێی بمری کەواتە تۆ بە ئەنفلۆنزایە کە تەحملی کۆکەکەی و هەڵامەتەکەیت نەگەر حیاتی خۆ قسە مەترسیەوە ڕاستە باشە دکتۆر ڕۆژانە هاوڵاتی زۆر سەردانی نەخۆشخانەکەن کە تووشیان پەتاوە بوون بەڵێ تەندروستیان باشە یاخۆ زۆر تەحملێکا کێشەکە چییە مەسەلەن بەیانی چۆتە بنکی تەندروستێکی گەڕەکی خۆیان دکتۆرەکە دەرمانی بۆ نووسیوە دەنگێک ئەمۆکسیلی خواردووە ئەمۆکسیکلاوی خواردووە حەوێکی پاراسۆڵی خواردووە سیرەکان نەخۆشەکەی چاک نەبووە نیە ڕێە بۆ لای ئێمە تەمان لای ئێمەش چاک نابێت ئەم ئەوێت بکو پێم وتیت ئەوێت دەرزیەک بەکاربێنێ حەبێ بەکاربێنێ ڕاستە خۆ چاکی بکە ئەمە وای کردوسێکی کێ وڵات علاکەی دەرمانی پێ هەموو نوع دەرمانەکانی دیا کە تۆ بەتەمای بووی بنووسی بەڵام لەمیان دانێکی خواردووە لەویان دوانی خواردووە کەچکێک شروعی خواردووە ئەمە وا ئەکا کە نەخۆشەکە چاک نابێتەوە ڤایرۆسەکەش بۆی ئەمە بەقوت ئەبێ بۆچی بەقوت ئەبێ نیوە لەم دەرمانەوەرەگرێن نیوە لە دەرمانەوەگرێن نیوە دەرمانەوەرگێ دوای واکە هەموو ئەو ئەنتیبیۆتیکانش ئیش ناکەن ڕاستە نەخۆشمانەیە زەرعی بۆکەین سیرەکەین دنۆ ئەنتیبیۆتیکمان بۆ بەکارێنەوە بۆی بەکتریاکەی بکوژی لەسەر هیچیان ئیش ناکەن لەبەر ئەوەندە بەکاری هێناوە بەکارهێنراوە لە خەڵکە وا لێ وای لێ هاتووە بەکتریاکانی ئێستا زۆر بەقوت بوون واکە تو دەرمانێکی ئەنتیبیۆتیک کە بەکاری ئەهێنی بۆ بەکارێنی بەکتریا بکوژێت نایکوژێت لەبەرچی لەبەری بەکتریاکان مەنەعیان پێکرێ بەرامبەر ئەوەندە بەکاری هێناوە بۆچی بەکارهێنراوە لەبەرەوەی قورکی گێشاوە کە ئەنتیبیۆتیکی نایە بەکاری هێناوە لەبەرەوە جسمەکە وای لێ هاتووە بەکتریاکان دەرمانەکان تەسیری تێناکەن دکتۆر باسیەوەت کردێک لەوان لەو چارەسەرانە پێویستە ماسک بەکاربێت بەڵام ئێستا وای لێ هاتووە دەچیتە شوێنێک و ئەوەندەی نەخۆشی تێوەندە ساخیتیان یەکەواتە پێویستەوانی کە نەخۆش نەکەوتون ماسکەکە بەکاربێنن چونکە ئەوەی کە تووشی و پەتایە بێت هەناسە تونگی لەگەڵێ ئەم ماسکە ئەوەندەی تر هەناسی تونگ ناکات ماسکەکە هەناسە تونگ ناکات خۆی هەناسە تونگیەکە پەیوەندی بە سیەکانەوە باشە زۆر جا خەڵکەکە ئەدرسی ئەڵێ من هەناسم زۆر تونگە ئەترسم سیەکانم وێران بۆچی کە فەحسی ئۆکسجینی وەکەی ئۆکسجینەکەی 98 کاتە کێشەکە چیە لوتی گیراوە یا قورگی ئاوساوە ئەکا کە هەناسی بە زەحمەت بۆ بدرێ بەڵام لە خوار قورکیەوە کێشەی نییە سیەکانی کێشەی نییە هێشتا نەگەیشتوتە سیەکانی لەبەرەوە تەنها بە پاکردنەوەی لوتی بە غەرغەرەکردن بە ئاو ڕەنگە هەناسە تونگەکەی چاک ببێ ماسکەکە بۆ ئەوەیە کە تۆ پرژەی کۆکەکەت هەناسەکەت نەچێ بۆ خەڵکیێکی تر قورسە تۆ بڵێ هەموو خەڵک ماسک بکات لەبەرەوەی تووشی ئەنفلۆنزانە بێ خەڵک قسەت ناکە ئەو مهمە کە تۆ ئەو کەسانی کە نەخۆشن خۆیان هەست بە مەسئولیت بکەن ماسک بەستن کەمتر تێکەڵی خەڵک بن وەگەر ئەو کەسانش کە بەڕێوەبەریانن یا لە شوێنێکی شەکەن وا بکەن کە ئیجازەیان بنێ یا خەڵکێک مەسەلەن خۆی دوکانێکی هەیە ئەتوان ئەو ڕۆژە دوکانەکەی نەکاتەوە نەچێتە سەرکارەکەی ڕەنگە ئەمە قورس بێ خەڵکێکەیە بژێوی ژیانی ڕۆژانەیە قورسە بۆی لەبەرەوە ئەمە ئەکە هەموو بڵێ مەڵتی فاکتۆریەڵە چەند فاکتەرێک تەسیرەکەنە سەر ئەوەی کە چۆن نەخۆشیەکە کۆنتترۆل بکرێت باشە دکتۆر کەسێک کە پەتاکەی بە شێوەیەکی باش بەسیتر با بڵێن ئاسانتر گرتووە لە ماڵەوەیە یا خودداوانی کە پەتاکان بە شێوەیەکی قورسیش گرتو پێویستیان بەوە نیە چارەسەر لە نەخۆشخانە وەربگرن لە ماڵەوە باشترین شت کە کارکە بیکەن چییە چی بخۆنەوە چی بخۆن زۆر باشە بێت سوودیە بێ بۆیان بووی کەمێک کاریگەرێکی کەمتر بێ لە سەریان یەکەم شت ئیسراحەتکردن یان ئیسراحەتکردن ئەوە نیە کە تۆ لە ماڵەوە ئەمڕۆ ئیجازەوە گرتووە دەستکی بۆی کە ناو ماڵەکە پاکیتەوە خەریکی ئیش بیت و ئەو بکەیتەوە نا تۆ بۆ ئیجازەوە گرتووە ناو جێگەکەتە دانیشی ئیسراحەتکەی ئەمە مهمترین شتە دومیشی تا ئەتوانێت شلەمانی بخواتەوە شلەمانیەکی شلەتێن بێت شیر بێت شیر و هەنگوین تێکەڵکەیت میوەکان ڤیتامی ئەوانەی ڤیتامین سی تیا بەسەن پرتەقاڵ و لیمە و ئەم جەماعەتە ئەوانە تقریبان ڕەنگە بەڵێم یارمەتی دەرە کە ڕەنگە کەسەکە نتوانێت چشت و گۆشت بخوات نتوانێت خواردنێکی قورس بخوات ئەتوانێت شوربای بخوات شلەمەنی بخوات تا یەک دوو ڕۆژێک تەحمل کات بەرەبەر خۆی نەخۆشیەکان کەم ئەبێتەوە زۆر باشە دکتۆر هەندێک ڕێنماییت باس کرد هەندێک ڕێنماییە بە هاوڵاتیان بەڵام دەمەوێت گرنگترین ڕێنماییەکانە گەر بە چەند خاڵێکی گرنگ بێت باسی بکەین وەکو دوا پرسیار لە جەنابەت هەندێک لەو ڕێنمایانە جامە لەلایەن فەرمانگەکانیانەوە بێ لەلایەن قوتابخانەکانەوە بێ لەلایەن دایک و باوکی و منداڵانەوە بێت کە توش بن یا خودت بۆ گەورەکانیش والله یەکەم شت ئەوەیە کە ئەو کەسانی کە تووشی ئەم نەخۆشیە ئەبن پێویستە تەحمولیکەن نەخۆشیەکی مزعیجە بەس خەتەر نییە خەڵک زۆر بە دەکمان ڕەنگە حیاتی بکوێتە مەترسیەوە بەڵام ئیزعاجەکات ڕۆژانە ژیانی بێتاقەتیەکات ئەو ئەڵزوکۆتانی کە ڕۆژانی پێشوگرێتی ناتوانێت بیکە ئەبێت تەحملی ئەوەکات چەند ڕۆژێکی پێچێت تا چاکە بێ نقطەی یەکەم نقطەی دوو کەسانی کە نەخۆشن هەڵبەن یەکەم خۆیان بناسێنەوە و کە چوونە قوتابخانە یا کە چوونە
فەرمانگەکان بەڕێوەبەرەکانیان ئیجازەیان بنێ قەیچەکە بە ئەو چەند ڕۆژە نەچن بۆ دەوام و ئەو کەسانش کە ئەچن بۆ عەمرە بەڕاستی ئەمە زۆمی خەڵکێکی زۆر ئەبینین کە لە عەمرەوەیە و تووشی ئەم نەخۆشیە بۆ پێویستە لێ ماسک بەسترا ئەی تۆچی بۆ ڕێڕەسمێکی ئاینی خۆشت سەلامەتکەی و خەڵکی تری سەلامەتکەی با ماسک بەستێت لەوێ لە کاتی چۆ لەوێ خەڵکێکی زۆر هەیە تێکەڵن لە چەند وڵاتێکەوە ڕۆژون ڕەنگە هەندێک ڤایرۆسی دیکەش ڤایرۆسیان هەیە محتەمەلە توش بیت یعنی کە توش بوویت شتێکی کۆتایی نیە شتێک نییە لە بەرەوەی تۆ نابێت توش بی توش ئەبی بەڵام ماسک بەستە کە هاتی تۆ یکەم هەر لەوێ توش نابی یا کە تووشیش بی سوکترێگیری خەڵکی تریش لە تۆ توش نابێت باشە زۆر سپاس بۆ جەنابەت دکتۆر هاوژین فازل پزیشکی پسپۆڕی هەناوی لە بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی شار زۆر سپاس بە خێرهاتی دکتۆریان سپاس بۆ ڕێنماییەکانت بۆ ئێمە